بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوە سلااوان لە بێوارەتان باش بێت بۆ هیوایم کە تەندروستی مولایەکتان زۆر باش بێت و ڕۆژێکی ئارام و خۆشتان بەڕێ کرد بێت ئەم ئێوارێش بینەری پرۆگرامی سێوی سەوز بن پێکەوە کۆمەڵەیەک زانیاری تەندروستی وەروە کۆمەڵێک خواردنی تەندروستیش پێشکەش باوی ئازوو خۆشەویستەکەین ئەم ئێوارەیە شێفعەلی لەلامانە پێکەوچینە لای بزانین خواردن بۆم ئێوارەیە چیمان بۆ ئامادەکە شێفعەلی سڵاو لە بێم کاتت باش بێ زۆر بەخێر بێ تۆ چوانی تەندروستی و چوانە خوا بەزیاوی باشم ئێمە زۆر باشین هێخۆتۆش زۆر باش بێ ناسراوی بە ئامادەکردنی خواردنی کیتۆ و بۆ کەسانی کە نایەنێت کێشیان زیاد بکە بەڵام ئەمڕۆ خواردنی تەندروستمان بۆ کەیان خواردنی کیتۆمان بۆ ئەمڕۆ خواردنێکی کیتۆ ناکەین خواردنێکی تەندروست دەکەین کە بگونجێ بۆ کەسانی کە شێرپەنجەیانە چکە تەورەکەشمان لەسەر ڕاستە ئیشەڵا شتێکی جوانەکەین باشە خۆزانیاری چێوەنیە طبعاً سێرچی باشە کردەوە پرسیار بکەم زۆر باشە اینجا پێمان بڵێ چیمان بۆ ئامادەکردنی خواردنەکان ماوەدەوردە پێ بڵێ و پێکەوە کۆمەڵێک زانیاری ئەوەی کە من و تۆ سێرچمان بۆ کردو پێکەوە بە بینەرانی بڵین دواتر بێگومان زۆر باشە پسپۆریش خواردنەکانی ئەمڕۆمان ئەستەیکی گۆشت ئامادەکەین باشە خۆی سەرەتاویستم ستەیکی مریشک ئامادەکەم بەس زۆر لەوانی کە شێرپەنجەیانە ئەڵێ نەها گۆشت باش نییە من حەزم کرد نام گۆڕانکاری تیا بکەین گۆشت بەکاربێنین و شێوازێکی دروست و تەندروست بۆ کەسانی شێرپەنجەیانە بتوان گۆشت بخۆن باشە لە شێوازی کڕین و ئامادەکردنی و ینی کڕینی گۆشتەکە باشە بڵین ئەزانین کە هەموو شێوازەکان تقریبا وەکو یەکن بەڵام لە شێوازی ئامادەکردنەکەیە ئەبێت گۆڕانکاری بۆ بکرێت گۆڕانکاری بۆ کەسانی کە نەخۆشن بەڵێ لە کاتی ئامادەکردنەکەیە زیاتر فۆکسەخینەوە سەری چکە شێوازی ئامادەکردنی گۆشت بۆ ئەو کەسانی کە شێرپەنجەیانە پێویستە پلەی گەرمێکی دیاریکراوە بێت چکە ئەگەر گۆشتی خێرا بکوڵێت ئەوە مادەیەک تیا دروست ئەبێ کە پێی ئەوترێ کارسینۆجین ئەم کارسینۆجینە کە دروست ئەبێت لە گۆشتا دروست ئەبێت لەو کاتی کە گۆشتەکە پلەی گەرمیەکەی ها زۆر ئەبێ ئەکوڵێت دروست ئەبێ بۆ ئەوەی ئەم مادەی کارسیجۆنیە دروست نەبێت پێویستە گۆشتەکە لە پلەیەکی گەرمی نزما بکوڵێ ینی پێویستە پلەی گەرمەکەی ناقص 240 پلە بێ تەواو کەواتە زۆر باشە شێوازی ئامادەکردنەکە پێویستەکە کە بە شێوازێکی تەندروست بێ زۆر جێ خۆشحاڵیشەکە زۆر جار پرسیاریەوە کەم بەشێک لە شێفەکان کۆمەڵێک زانیاری باشیان هەیە دیارە کەسانی کێنە لایەوەش بێگومانەوە لەوانەیە پرسیارکەن یاخۆت زۆر باشە جا پێمان بڵێ خواردنی تر چیمان بەستێکەکە چۆن دروستەکەی ستێکەکە هەر ئاسایی بە گرێڵ ئامادەیەکەین هەر باگرێڵ باشە بڵین پێش ئەوە دا و دەرمان و ئەو بابەتانە من هەوڵێم کەمترین دا و دەرمان بەکاربێنم تەنها ئاڵەتی ڕەشوخەی ئاسایی بەکارهێنین ئێمە و زەڵاتەیەکیش دروست ئەەکەین ناوی زەڵاتی گوێزە چکە ئەمڕۆ هەوڵماوە زۆرترین ئەو بابەتانە بەکاربێنم کە بۆ شێرپەنجە گونجاون لەوانش ئەنتی ئۆکسیدانتەکان کە چەرە سادێکێکە لەوانە دووەمیان چەوریە سوود بەخشەکان و دانەوێڵە ئەمانە سوودێکی زۆریان هەیە شیریش بەکارهێنین چکە بە تەمام شیرینێکی محەلەویش دروستکەین ئەویش بە هەمان شێو بە چەرەساتە بە چەرەسات زۆر باشە زەڵاتەکەمان زەڵاتەکە پێکاتەکانی تەماتە و خیار بە ڕێژێکی زیاتر بەکارهێنین بۆ ئەو کەسانش کە شێرپەنجیان خیار تەندروسترە چونکە ڕیشاڵیە و لە هەمان کاتە ڤیتامینێکی زۆریشی تایە لەوانە ڤیتامین کەیتایە کە سوودێکی زۆری هەیە بۆ ئەو حاڵەتێک کە کەسێک تووشی خوێنبەربوون ئەبێ توانێت خوێنەکە زووتر بمەیە باشە تەماتە و پیاز و گێزەر بەکارەهێنین پرتەقاڵە بینم پرتەقاڵ ئەوە بۆ ستێکەکە بەکاری ئەهێنم ئەمە شتێکە تەنهاوەکو تامە ئەوە ڕۆزماری فرێش بەکارهێنین وشک بەکارنایانین لەگەڵ ستێکە عادەتەن سەوزەکە تا تەرتر بێ خۆشترە زۆر باشە کاتی سوورکردنەوە بەکارێنیان بۆ خۆشکردن و ئەوەیە لەگەڵ ستێکەکە بەکارهێنم پرتەقاڵەکەش بۆ کاتی ستێکەکەیە لەگەڵ ئامادەکردنەکە بەکارهێنم ئەمە تام و چێژێکی تایبەتی پێەیە کەسانی ئاساییش ئیشەڵا لە هەموو لایەک نەخۆشی بەدوور بێ ئەتوانن بەم شێوازانە بەم شێوازە بیکەن و شێوازێکی زۆر ئاسانە و من سۆسێکی زۆر خۆشیش لەگەڵ ستێکەکە ئامادەکەم کە قارچکم بۆ بەکارهێناوە لەگەڵ کرێم تەبخا بەکارهێنین شتێکی زۆر تەندروستە شعریە شەبینم شعریە ئەوە لە بابەتی دانەوێڵەکان هەڵم ژاردەوە بۆ محەلەبێکە باشە زۆر چاکەت تۆ توانیت وردە دەست پێ بکەیت بەنجەڵ و چاوەکانت خۆمان ڕاستە ئەنجا پێمان خۆشە وردە لەگەڵ بڵێن گفتوگۆکانمانە بۆی بۆ بینەرانیشمان پێیان بڵین کە چۆن وردە ئاماجەیەکی تاوی کەرەستەکانی خۆت بێنە یەکەم جار ستێکەکە ئامادەکەی وەنیە نەوەڵا ستێکەکە خەمە ستێپی دواتر باشە سەرەتا حەزەکەم بە زەڵاتەکە دەست پێکەی
زۆر چاک ئاماژەت پێ کرد کە خەیار بە ڕێژێکی زۆرتر بەکارێنی لە سەماتەکە گێزەرەکەش هەر بۆ ناو زەڵاتەکەیە یاخود گێزەر لەگەڵ ستێکەکە بەکاری ئەهێنێت لەگەڵ ستێکیا بەکارێنی زۆر جارێ لەگەڵ ستێکا کۆمەڵێک خواردنی تر لە خواردنگەکانە ئێمە ئەبینین گەنمە شامیە بینین هەندێک بابەتی ترە بینین هەستەکەم ئەمڕۆ ستێکەکەی تۆ شێف عەلی جیاوازە طبعا جیاوازە من ئێستا خەیار کە بەکارێنم لەوانەیە سەبینەران بڵێن بۆچی تۆکڵەکەی لێ نەکردەوە بە پێچوانە و زۆرترین ڕیشاڵی خەیار لە تۆکڵەکە و لە ناوکەکە ئاەتی ئێمەش ئەمانەوە سوودی لێ وەرگرین بۆیە من تۆکڵەکەی لێ ناکەمەوە کەواتە شتنەوەیەکی باش شتنەوەیەکی باش بەخوێ من بەخوێ سەوز و میوەکان ئەشۆمەوانێ ئەوە لەوانەیە سوودی زیاتر بێت ڕاستە خوێکە بەکتریاکەی ئەکوژێت زۆرینەی شێف میوەکانیش زۆر جار باسیەکەن هەر توێکڵەوە بەڵێ وانە سوودەکەی زیاترە زۆر جار باس لەواکن تەنانەت لیمۆش لیمۆ بەڵێ لەوانە لیمۆی سەوز بە دەرەجەی یەک کە سوودێکی زۆر لە توێکڵەکەیە هەیە توانین تۆر بە توێکڵەکەەوە بەکاری بێنی زیاتر ئەمە توانین لە بابەتی بەیانیانە توێکڵەکەی بەکاربێنی لەگەڵ شتی ترە تۆ بیخۆیت بۆ نمونە لەوانە کەرەوس لیمۆی سەوز و کەرەوس بە توێکڵەوە کەمە خوێ هیمالایشی بۆ بەکاربێنە ئەمە لە بەیانیانەوەکو گیراوەیەکی لێ سوودێکی زۆر زۆری هەیە هەموو کەسانش یانەوە کێش دابەزێنن بە هەمان شێوە سوودێکی زۆری هەیە رازانەوە چۆنە لەلای تۆ شێفەر چە نازانم خواردن بەلای منەوە چەندێک گانی تۆ بە گرنگی بۆ بکە خواردنەکەت خۆش بێ ئەوەنش رازانەوە زۆر زۆر مهمە چکە تۆ پێشە ئەبێت چاوی هەڵغەڵەتێنی دواتر بڕۆی بۆ مەعیدێ وایە خۆی یەکێک لە بابەتە گرنگەکانی رازانەوەی چکە زۆر جاران لەوانەیە خواردنەکە گەر خۆشیش نەبێ رازانە و شێوازی پێشکەشکردن هەم تاموچێژێکی تایبەتە لا دروستەکە شێف مەرجە لە کاتی نان خواردنە هەموو ژەمێک بە تایبەتیش ژەمە ڕئیسیەکان با بڵێن زەڵاتە هەبێ گرنگە بەلای تۆ زەڵاتەوەکو من بە ڕئیسیە زانم زەڵاتە و سوپ زۆر زۆر زارورە تۆ پێش نان خواردن سوپێ بکەیت بیخۆیت بە 10 دقیقە دواتر ئەنجاکە تۆ خواردن بخۆیت خواردنەکە یعنی مەفروضە تۆ سەوزە لە هەموو ژەمەکانە هەبێت بە تایبەتیش زەڵاتە ئیتر تۆ سەوزێ بە شێوازی زەڵاتە ئەی خۆی یانەر بە سەوزەی ئاسایی ئەی خۆی ئەویان کەوتۆتەوە سەرتۆ خواردنی ضرورە زۆر جاری شەیەڵین کە هەندێک جارێ ئەمە هەندێک پێکاتە بەکارێنین بەڵام هەندێک جاری تر هەیە لە ناو سەلاجەکانمانە کۆمەڵێک پێکاتی کەم هەیە زۆر لە شێفەکان ئاماژە بەوەکەن کە توانن ئەمانە تێکەڵ کرێت و مەرج نییە بۆ نمونە ئەوەی کە ئێمە دایمەنی بینی شێف دەمەنێت تەماتە و خەیارەکە بێەوە نیە سەلیقەیەکە تۆ سەلیقەت بۆت هەبوو ئەتوانی بۆ نەوت تەنها بە تەماتۆ و خەیارێک ئێستا زەڵاتەکەی ئەمڕۆی من زۆر زۆر زەڵاتێکی ئاساییە باشە بەڵام تەنها چەند کەرەستێکی بەسیتە ئەتوانی تەها بە بەم کۆمەڵە کەرەستە بەسیتە تۆ شتێکی جیاواز دروست شتێکی خۆش دروستکانی شەر نییە تۆ ئیلا بێ ئەو خواردنی کە دروستیەکەی کولفەیەکی زۆریان ڕێژەیەکی زۆر لە شتی پێویست بێت من بە پێویستی نازانم کەوتۆتەوە سەر سەلیقەی تۆ زۆر باشە اینجا وتت شیرینیش دروستەکەمۆنیە شیرینەکە بەڵێ محەلەبی ئامادەکەی بە شیر و چیتر شێف محەلەبەکە من شەکری تێ ناکەی وانە شەکر بەکارناهێنی شەکری نابینم حەزم لێ نەبوو ینی هیچ بابەتێکی سویتنەر بەکار ناهێنین ئەمڕۆ باشە بەبێ شەکر بەبێ شەکر چونکە چەرەساتەکانمان هەیە خۆی لە خۆیان تامێکی تایبەتی هەیە چەرەساتەکان باشەکرێ پێکاتەکانمان پێ بڵێ پێکاتەکانی ئێمە شایە بەکارهێنین و بابەتی چەرەساتەکان باەم و گازۆ و گوێزم بەکارێنە بەڵام گوێزەکە بە ڕێژەیەکی کەمتر چکە من گوێز لە زەڵاتەکە شا بەکارهێنم گوێز بە حکمی پرۆتینێکی زۆری تایە ئۆمێگاسیرێکی باشی تایە و ڕیشاڵیشە بۆ کەسانی شێرپەنجەیان هەیە تایبەتی شێرپەنجەی گەدە ئەمە سوودێکی زۆر زۆری هەیە خەیاریش بۆ ئەو کەسانی شێرپەنجەی کۆلۆنیان هەیە یاخود قەبزیان هەیە زۆر زۆر سوودی هەیە زۆر باشە ئینجامێ پرسیاری ئەو کەمەی بچی خستێکەکەیتەوە بە نیشاستەیان بچی نیشاسەی بۆ بەکارهێنم نیشاسەی گەنمەشامی بۆ بەکارهێنم شێف ئەو قاپیان چی تایە با پرسیار بکەم کامیان قاپی دووەم لە لای منەوە ئەمەیان ڕوبەهەنارە کوردی خۆمان بەکارهێنین بۆ زەڵاتەکە من بەکاری ئەهێنم تاموچێژێکی خۆشی ئااتێ لێرەوە لای من لە بڕی قاپەکە ڕەشەڕەنگی وەم زانی ڕاستڵییانە خۆی ئێستا هین هەناری فرێشم بەکار بهێنایە خۆشتر بوو بەڵام زۆر تاپانۆرزی هەنارە زۆر کەس ناتوانێت هەنارە بخوات ینی لەبەرەوەی بۆ هەنێک نەخۆشی شێرپەنجە هەیە هەنارەکە دروست نییە بۆ من ڕوو بە هەنارەکەم بە شیاوترزانی بۆ زۆر باشە بەمان دواتر پزیشکی بەڕێزیش لێرا بێت کۆمەڵێک پرسیاری ئاراستاکەین لەسەر خواردن بزین ئەو زانیاریانی کە ئێمە ڕۆژانە سەرچیان بکەینەوەی کە من و تۆش ئەمڕۆ ببینەرانمان و تا چەند ڕاستە زۆر باشە ئەزانێمە پێتان بڵێم کە
ئەم بێگومان لۆگۆی بمنەوەیە پێیوتن کە پرۆگرامەکەم ڕۆ لەسەر چێ و شێف علیش ئاماژەی پێکرد کەمڕۆ پرۆگرامی سێوی سەوز باس لە نەخۆشی شێرپەنجاکەین دیارە مانگیدا بە تاوی مانگێکە تایبەتە بە هۆشیارکردنەوەی شێرپەنجە و لە تاوی جیهانا کۆمەڵێک هۆشیاری زۆر لەلایەن تاوی ڕێکخراوەکانی جیهان و لەلایەن پزیشکەکانەوە پێشکەش بە خەڵکەکرێت ئەمڕۆژ ئێمە هەوڵ کە کۆمەڵێک زانیاری بەوێ ئەزوو خۆشەویست بگەێنین ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجەن داوان لێکم فەرمونە لای من دکتۆر گیان زۆر بەخێر بێ سڵاو لێ گیانەکەم فەرموو سەرچاوەکانم خێر بێ فەرموو بەخێر بێ دکتۆر گیان بەخێر بێ زۆر سپاس مەمنون لەگەڵ شێف عەلیا کۆمەڵێک زانیاریمان لەسەر خواردنا بە بینەران سێرچی خۆمان کردبوو ئەنجا هەوڵ ئەین تا ئێستا لەگەڵ بەڕێزی شتا کۆمەڵێک گفتوگۆی زۆر بکەین بگومان وەکۆڵێن زۆر شتەیە حکمەتی تایە ئەویش کە لە مانگیدەیە مانگێکە تایبەتە بە هۆشیارکردنەوەی شێرپەنجە ئەنجامەیە بزانم کە ئایا مانگێک بەسە بۆ ئەوەی کە ئێمە هۆشیاری بین بە خەڵک بۆ ئەوەی کە ئاگاداری خۆیان بن لانی کەم بە دوور بن لەم نەخۆشیە کوشندەیە لانی کەم ئەگەر تووشیش بوون هۆشیار بن بزانن چۆن مامەڵاکەن خودەمە پێویستە بە بەردەوامی ئەم هۆشیاریانە بڵاوکەینەوە خۆی طبعا هەدەف لەوەی کە مانێک لە ساڵەکە دانراوە بۆ ئەوەیە کە تەرکیزێکی زیاتر بخرێتە سەر تەوعیەکردن بڵاوکردنەوەی زانیاری لەسەر شێرپەنجە هۆشیاری چییە چینیە ئەو ترسی کە لە ناو خەڵکایە کە ئەمە نەخۆشیێکی کوشندەیە بالفعل وایە وانە چارەسەرەکانی چییە چۆن خۆمان پارێزی ینی بۆی لەممانە زۆرترین قسە بکرێت و ئەو مەسجەی کە ئەمانەوێ بگات ئەگی ناخۆی مەفروزە بە درێژایی ساڵەکە بام بزداوانێ مومل بێ ئەگەر تۆ بە درێژایی ساڵ هەموو ڕۆژێک باسی شێرپەنجە و شێربێن عین تۆزێک کەس خەڵکی تووشی نەوەیەک لە ترسێک و بەڵام بەس کە تۆ مانەکە زیاترک و هێمایەکە و ئەمە هەموو جۆرە شێرپەنجێک ڕەنێکی هەیە زیاتر بۆ ڕاکێشانی تەرکیزی خەڵکە بۆی معلوماتێکی زیاتر لەسەر مۆزوعەکە هەبێ لەلایەن زۆر باشە اینجا بە ئەمڕۆ بێگومان پرسیارمان زۆرە و ئەشمانەیە کۆمەڵێک زانیاری زۆر باش بین بە تایبەتیش بە خانمان وەکو تۆ باست لە ڕەنگەکە کرد بەڵام ئێستا هاوکارانمان لە سۆشال میدیا راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەم بابەتە بێکۆ بینەریە بین و دادگفتوەکانمان بەردەوام پێین فەرموون. مانگی دە یاخود ئۆکتۆبەری پەمەیی ئەم مانگە بە مانگی وشارکردنەوەی شێرپەنجەی مەمەکدانرێت لە جیهاندا ئێمە وەکو وتە سلێمانی ڕۆتانە هەستاوین بەکردنی کەمپینێک بە چەند شێوازێکی جیاواز یەکەم هێما کە دامان ناوە هێمای ئەم مانگەیە لە ناو شوێنی پێشوازیەکەمان یەکی کە لەو چالاکیانەی کە کردومانە هەر کەسێک کە لێرە کار دەکات قردێلەیەکی پەمەیی پێوەیە وەکو یارمەتیەک وەکو هاوکاریکردنێک بۆ ئەم مانگە کارکرێت بەشێکی دیکەی کەمپینەکەمان بریتە لەوەی کە هەموو شیرینی ناو ئوتێلەکەمان کردووە بە ڕەنگی پەمەی و لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە گوڵی پەمەیدا ئەندرێت لە ناو شوێنی پێشوازیەکەیە تا وەکو زیاتر هۆشیاری و ئاگادارکردنەوە بین بە هەموو ئەو کەسانی کە سەردانمان. لەوە سەرچاوی گرتووە ئێمە وەکو ڕۆتانە ساڵانە ئەبێت چەند چالاکیە بکەین کە هەستین بەبەخشین بۆ کۆمەڵگاکەمان واتە ئەوەی کە لێرە دەستمانەکەوێت چ زانیاری بێت چ لایەنی مادی بێت بەشێکی ئەمە بینەوە بە کۆمەڵگاکەمان ئێمە پێشتر وەکو کەمپینی ئۆتیزم یاخودخانەی بە ساڵاتچوان ئەمانی کە ئیشان لەگەڵاکەین ساڵانە ئەو بۆیە لەم مانگەیە وەکو ڕۆتانە بیرۆکەکە لەوە هاتووە کە هەستین بە بڵاوکردنەوەی زۆرترین وشیاری لەسەر شێرپەنجەی مەمە ئامانجمان لەم کارە ئەوەیە هەر کەسێک کە سەردانی ئوتێلەکەمانەکات میوان بێت بۆ یەکێک لە ڕێستۆرانتەکانمان بێت یاخود لە ژوورەکانمان بمێنێتەوە لە کۆتاییدا بڕەپارەیەک ئەبەخشن ئەم بڕەپارەیە ئەتوانین وەکو یارمەتیەک بۆ توشبوانی ئەم نەخۆشیە بەکاری بێنین و لەگەڵ ئەمەشدا لە ڕێگای سۆشیال میدیاوە و لە ڕێگای ئەو شاشانەی کە لەناو ئوتێلەکەیە هەمانە بەردەوامی ئەوە بڵاوەکەینەوە کە هەموو کەسێک پێویستە پشکنینی پێشوەخت بکە
سەبارەت بە میوانەکانمان ئەوانەی کێنە ئێرە زۆر دڵخۆشن بەم کاریکە کراوە. زۆرینەی ئەو خانمانی کێنە ئێرە بێجگەل لەوەی کە بڕێکی مادی یارمەتی پێشکەشەکەم بۆ کەمپینەکە، لەگەڵ ئەوەشە زۆر پاڵپشتی کەمپینەکە ئەکەن. هەندێکیان لە ڕێی سۆشیال میدیاوە، لە ڕێی هاشتاگەوە، یاخود وێنە یەکێک لە شیرینیەکانمانەگرن بڵاوی ئەەکەنەوە تا خەڵکێکی زۆرتر بیبینێت و زۆرترین کەس پشکنینی پێشوەختە ئەنجام بدات. و ئامانجی سەرەکیمان لەم کارە ئەوەیە زۆرترین ڕێژەی خانمان هەستن بە پشکنینی پێشوەختە. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە دکتۆرە ئەم هەوڵانە چۆنن کە لە شوێنە گشتیەکانە هەبن بۆ ئەوەی کە هۆشیارێکی بەڵێن تەندروستی بەخشن بە ئێمە جا لە ڕێگەی تەواوی ئەو بابەتانەوە بێت، لە ڕێگەی پۆستەرێکەوە بێت، لە ڕێگەی خواردنێکەوە بێت، ئەوەیە کە وەکو ئاماژەت بێکرم وانگە ئامانگی بەرەنگاربوونەوەی بڵین نەخۆشی شێرپەنجەی مەم کە بە تایبەت وە لۆگۆکەش پەمەیە زۆر جارێ لەوانەیە لە شوێنە گشتیەکانەوە ئەمە ببینین بە شتێکی ئاسایی، بەڵام هەندێک جارێ پامێکی گەورەی لە پشتەوەیە. خوي طبعا نوع تشالاكيانا زور ضرورة من دائما ألم يك طرف كافينية مسؤوليتي سي طرفك بجدي إشي لسركا يا كم وزارتي تندرستيا كبه برنامج بروجرامي هبه بوي أم توعية هوشيارية بلاو كاتو هلا مكتبة كان وانا صالانة بروجرام دابنيت وبو قوي معلومات بيريت بخلقي بو موظفين بو ما مستعان أما لسر مستواي حكومة دوهم راجعنا كان التلفزيون براديو هرش شونك بك مفروزة فقري كي شاكي برنامج كان يعني ترخان كان بو موضوعة بشي سهم رخراوة كانش بيت بشي خوان چالاکیان هبت لهموچی نو کومالا کان امرولی وزارتی پروردشمان بیرنچه که زور اساسا اوانیش بجدار بن چکم زور مهمه اما او ترسي كلنا وخلقايا كإما زور جار خلق ناتواني ناويشي بريت أما نلي اترسي بيرويني نواني شكم تو كالرقاك خوي تاريق بيت خود صل أكيدو كبتنيا فيها بربالان بس كهمو يقولوا بيتو روناق بيتو آودان بي ببيت ترسو ببي مشكلة فيها تي أباريج اینجا با کەمێک لەسەر شێرپەنجەی مەمک پرسیار بکەم دکتۆرە هەمیشە زۆر جارێمە بۆ نەخۆشیەکان باس لە نیشانەکانەکەین و هەندێک جاریشەیە بەداخەوە بەتایبەت شێرپەنجەی مەمک نیشانەکان زۆر درەنگ با بڵێن ئێمە هەستیان پێکەین و دەرئەکەون. اینجا پێم خۆش بزانم کە ئایا چەندها بڵێن پشکنینی پێشوەختە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە زووتر فرێ ئەم نەخۆشیە بکەوین یاخۆ زۆر جار هەیە کە ئێمە پشکنینەکەکەین نەخۆشیەکەمان توش بۆ و ئیتر پێویستە کات کە بچینە ژێر چارەسەرەوە. خوي هدف لبشكريني بيش وقتا أولنية كمنعي إيما بكا لنخوشيك بدور بين بعكسوا ويأجر إيما أخوانا خواسة تجبو بين لمرحليك أهولا بي بزاني شكم زور جار كاتي طبعا قريت شون اللي خانيكي بشكولو دسبيكا كممكن نية بداس بفحص كسكا هستي بيبكا بلامز لنا وأشياء كان ممكنة دركبت لمرحليك أهول بلامز أجر وازي لبينو إهمالي كات خوي بدس هستي بيبكا أو ممكنة مرحلة كي زور لوا بيشكوتو تربي يعني هر أولنية كخوي بدستي لما مكي هستي بيبكا لواني لشوني تريجست أشياء هبه بويا أتوانا بلم تاك ريقا بو أوي نخوشيكي بيتيا بارانيتو ليچاك بيتوانو بقرتو باري گزراني خوت بشكريني بيش وقتها زور باشا كوايا بس لبابتكي زور باش كر باب پرسم بۆ پشکنینی پێشوەختە ئایا چتەمەنێک گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە ئیتر پشکنینی پێشوەختەی تیا بکەین ئایا زۆر جار هەیەڵێن سەروسی و زۆر جار هەیە بەڵام هەندێک کاتی تر هەیە بەڕاستی ئێستا نەخۆشیەکە بەداخەواڵن کە ئەوەنە بەربڵاوە لە جیهانە خەڵک ترسێکی زۆری لێ نیشتووە جەبە بزانین ئێمە پشکنینەکە لە چتەمەنێکا بکەین و چتەمەنێکیش گونجاوە بۆ ئەوە يكم جار باسي خلقي اعتيادي يكم آساي كمفروضة هم وآفرق لتمني هجد الصالية واني بجداري أو بروغرامان بكا كوزاري تندرس ريكي أخا كدزقاو راقان كان ريكي أخان كياخد أم جورة بروغرامانية كباز للشرفنجي ممككا باز لهوكارا كانيكا باز لنشانكانيكا بو أوي هوشياري أوي هبكا هالتغييرك لممككا
ڕوو ببە ئەو وەکو زەنگێکی ئاگادارکردنەوە وابێ بووی بزانێ ئەم مشکلەیەکی جددیە. لە 18 ساڵی و تاکو 25 ساڵی بز مجرد گوێگرتنە و فامکردنەوەی و هەڵمژینی مۆزوعەکەیە تا ئەگاتە 25 ساڵی لە 25 ساڵیوە تاکو 39 ساڵی ئێمە فێریان ئەکەین خۆیان چۆن پشکنین بۆ خۆیان بکەن. ئەوش چەند ڕێگایەکی تایبەتی خۆی هەیە کە مەفروزە کەسەکە مانانە خۆی بۆ خۆی بکە و مەفروزە 3 ساڵ جارێکیش پزیشک پشکنینەکەی بۆ بکە هەتاکو ئەگاتە تەمەنی 39 ساڵ بۆ 40 ساڵ. لەو تەمەنە ئێمە دەستەکەین بە گرتنی ئەشیعە ئەشیعەیە کە مەمۆگرافی پێوترەوە بزانم ناسراوە لای هەموو کەسێک کە ئەبێ ساڵی جارێک ئەو ئەشیعەیە بگرێ. ئەمە کەسانی ئاسایی بەڵام بەس هەنێک کەسمان هەیە کە احتیمالی توشبوونیان بە شێرپەنجەی مەمەک زیاترێکە لە کەسانی ئاسایی. کێن ئەوانە؟ ئەوانەی کە لە عیلەکانە شێرپەنجیان هەیە بە ویراسی هەیەە ئەمانە تۆزێک ترسەکەمان زیاترێکە یاخود هەنێ ئافرەت هەیە لە تەمەنێکی مناڵیە بۆی هەر نەخۆشیەکەەوە بێ چارەسەری بە تیشک وەرگرتووە یاخود ئەوەی کە پێی ئەڵین زەڕە بۆ منتیقی سنی و سیەکانی. ئەمە احتیمالی ئەو هەیە لە مستەقبەلە دوای 10 ساڵ دوای 15 ساڵ شێرپەنجی مەمکی بۆ دروستکە بۆیە ئەم فئێژ ئەم جەماعەتش ئەبێ لە تەمەنێکی مناڵترێکەوانێ پشکنین بۆ خۆیان بکەن. زۆر جار هەیە ئەڵێن هەندێک بابەتی تر بۆ نمونە زیادی کێش بە تایبەتی لای خانمان بڵین خواردنەوە کحولیەکان جگەرە کێشان هەندێک جار هەیە با بڵین ئەو بابەتانەی کە پەیوەستن بەمەوە کە ئەویش وەرزش نەکردنە کە زۆر جەختی لێکرێتەوە. دکتۆرە ئەمانە هۆکارن یاخود بڵم هۆکارێکی ڕاستەوە خۆن بۆ توشبوونی خانمان یاخود ژنان بە نەخۆشی شێرپەنجە یاخود ئەمە بابەتێکە کۆمەڵێک زانیاری دروستمان بیتێ لەسەری ئەوەش. طبعا تاکو ئێستا هۆکارێک نییە بڵێ لە سایاسە ئەمە مسەبیبە بۆ توشبوون بە شێرپەنجە بەڵام بەس هۆکارەکان تەراکومین یعنی چی؟ ئەگەر هاتو یەک هۆکاری هەبێت احتیمالێکی هەیە بۆی توشی شێرپەنجە بێ ئەگەر دوانی هەبێ احتیمالەکە زیاترێکە سیانی هەبێ زۆر زیاترێکە. هۆکارەکانیش چین بە شکڵێکی عام وەکو خۆت باسی کرد مادە کوحولیەکانە جگەرەیە قەڵەویە ئەمانە ژینگەی ناتەندروستە خواردنی ناتەندروستە ئەمانە هۆکارێکن بۆ شێرپەنجە بە شکڵێکی عام زائیدەن شێرپەنجەی مەمکیش. ئێمە هۆرمۆنێکمان هەیە ئیسترۆجینی پێوترێک کە هۆرمۆنێکە زیاتر لە ئافرەتانە هەیە ئەمیش خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمەک بۆ نمونە لەو خانمانەی کە مناڵیان نییە مناڵیان کەمە یاخوشی خۆیان نایەن بە مناڵیان ئەمانە احتیمالی توشبوونیان هەیە بە شێرپەنجەی مەمەک. بۆیە ئەم هۆکارانی کە باسیەکەین ئەگەر هەتاکو زۆرترێک هەبێت لە ئافرەتێکە احتیمالی توشبوونی بە شێرپەنجەکە زیاترێکە. ئەو بابەتەش زۆر گرنگ و بەلامەوە کە بۆ ئەو دایکانی کە ئەو ژنانی با بڵین ئەبن بەدایک مە زۆر جەختی لێکرێتەوە تەنان لای پزیشکەکانیشەوە کە پێویستەکات شیری خۆیان بن بە مناڵەکانیان هەرچەنە ئەمە لایەنێکی بۆ مناڵەکە کە چەندێک سوودی هەیە زۆر جار هەیە دایکان بێ ئاگالەوەی کە ئەو شیرپیانە و شیرپیانی بڵین سروشتیا کە چەندێک سوودی بۆ خۆشیان هەیە لە ئایندە ئەمە تا چەند زۆر دروستە زۆر دروستە بۆچی ئێمە کە باس من هۆرمۆنی ئیسترۆجینم کرد ئەم هۆرمۆنە زیاتر لە ئافرەتە هەیە ئەو ئافرەتانی کە زیاتر بەرکەوتی ئەم هۆرمۆنە بە درێژایی تەمەنیان احتیمالی توشبوونیان بم جۆرە شێرپەنجە زیاترەکە. کێن ئەو ئافرەتانە؟ ئەو ئافرەتێک کە لە تەمەنێکی مناڵتر لە نۆرمال سووری مانانی دەستپێکە و ئافرەتێکیش کە عینەن ئافرەت لە تەمەنێکی گەورەترێکە سوورەکەی ئەوەستێتەوانێ مقارنەی بکەین بە ئافرەتێک لە تەمەنێکی گەورەترێکە سووری دەستپێکە و لە تەمەنێکی گەنجترێکە ئەوەستێتەوە سێرەکەین ئەوەی یەکەم بەرکەوتیکی زیاتر بۆ هۆرمۆنی ئیسترۆجین بە درێژایی تەمەنی وەک لە جەماعەتی دووهەم ئەمە وای لەکە مەترسی هەبێ بۆ توشبوون بە شێرپەنجە. ئەوانەی کە حمل زۆر ئەکەن مناڵیان زۆرە یاخود شیری خۆیانیان لە کاتی حملە و لە کاتی شیرپیانە ئەم هۆرمۆنە دا ئەبەزێ بۆ نزمترین ئاستی بۆیە جسمەکە مەحمی ئەبێ پارێزراو ئەبێ لە زیانە نەرێنیەکانی ئەم هۆرمۆنە بۆیە زۆر زۆر زەرورە کە ئافرەتان شیری خۆیان بن بە مناڵیان جسمی وەکو خۆتیش وتت کە ئەم شیرە پڕە لە مەناعە کە بەرگری جسمی مناڵەکە زیاکە بالفعل ئیستیفادەکەی بۆ هەردووکیانە. اینجا بابەتێک تر لەوانەیە لای زۆری نەمان پرسیار بێت ئایا قەڵەوی کێشی زیادە چ پەیوەندیەکی بە
شێرپەنجەی مەمکەوە هەیە ئەمەیان چۆنە دکتۆر؟ ئەوانەی کە قەڵەون نسبەیەکی زۆر چەوریان هەیە چەوریش خۆی بۆ خۆی وەکو معمەلێک وایە کە مەجموعەیەکی زۆر لە هۆرمۆنات دروست دەکات یەکێک لە هۆرمۆنانە ئیسترۆجینە یعنی یینەوە سەر مشکلەی ڕئیسیەکە ئەم ئیسترۆجینە کە لەو کەسانی قەڵەوە نسبەکەی زیاترێکە بۆیە بەرکەوتەیەکی زیاتر ئەبن بۆ هۆرمۆنەکە و مەترسیان بۆ توشبوون بە شێرپەنجە زیاکە زائیدەن لە خۆشی تر چکەم چەوری تەنها ئیسترۆژین دروست ناکە. پرسیاری ترم زۆرە و بێگومان پرسیاری و هەروە هۆشیاری شنێک تەنها پرسیار بەڵکو و هۆشیارکردنەوەی خانمان و ژنانیش ئەوش بابەتێک تری گرنگە بەدەستا پێکە وچانێک وەرەگرین و بەردەوامی لەگەڵتان فەرموو. ئازانی ئەمە دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ دکتۆر سارا هاتوینەتە لای شێڤالی و خواردنەکانیشی چاو بووە ماشەڵا زۆر بەدەست و برد بوو دکتۆروانە بوو زۆر جوانیشە شێرگیان ئەگەر باسێکی خواردنەکانمان بۆ بکەیتەوە بەر لەوەی کۆمەڵێک پرسیار لە دکتۆر بکەین. ئاماژەمان پێەیە خواردنەکان ئێمە ستێکی گۆشتمان بۆ ئەمڕۆ ئامادە کرد ستێکی گۆشتەکە ئێمە لە پلێکی گەرمی خوارد 240 پلە ئامادەمان کرد بۆ ئەوەی ئەو کارسینۆجینە لە گۆشتا دروست ئەبێ هەو مادەیە هەر پێکاتێک کە گۆشتی تیابێت هەیە دروستە بێ لە کاتی کوڵانە بۆ ئێمەش لە پلێکی گەرمی نزما دروستم کرد بە هێواشی بۆی ئەو مادەیە دروست نەبێ چکە کە لەگەڵ ڕۆنا کارلێکی کرد دروستە بێت. زەڵاتەکەش کە هەمانە زەڵاتەی گوێزە هەر تەماتۆ خیار و پیاز و لیمۆم بەکارهێناوە و گوێزەکەش بە هەماشەوە بەڵام گوێزەکە پێشووتر یعنی تۆ لە ئاوادای بنی نەرمترە بێت بۆ کاتی خواردن خۆشترە بێت مەحەلەبێکەش کە هەڵمان بژات بۆ ئەمڕۆ هەڵمان داوە زیاتر ئەنتی ئۆکسیدایتەکان بێ لەوانش چەرەساتمان هەڵبژاردووە و دانەوێڵش شعریەمان بەکارهێنا بەبێ شەکر و بەبێ سویتنەر و سۆسێکی خۆشی قارچکیشمان ئامادە کردووە لەگەڵ ستێکەکەیە تامێکی زۆ خۆشیە. دەستخۆش پێم خۆشە تاقیکەنەوە بێگومان تاقیەکەینەوە کەمێکتر بەڵام ئێستا پێم خۆشە با قسەی لەسەرکەین زیاتر وەکو پزیشکەکان بۆ بڵین خانمان و ژنان باس بکەم تەوەرەکەش ئەمڕۆ تایبەتە بۆ بابەتە ئەگەر کەسێک بڵین تەمەنی گەنجە و شەڵا هەموو لایەکیش تەندروست بن کام لەو خواردنانە زۆر باشە لە ژەمە خواردنەکانی ئێمە هەبێت بۆ ئەوەی کە ژنان بە تایبەت بە دوور بن لە نەخۆشی شێرپەنجە خواردن هۆکارە؟ طبعا خواردن هۆکارە خواردنی تەندروست یان ناتەندروستێکێکە لە هۆکارەکانە بۆ توشبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بەڵام بە تایبەتی شێرپەنجەی هەر سوجگەر لە سوورێنچکو بۆ مەعیدە و بۆ کۆڵۆن زۆر ضرورە ئێمە ئەو قاپی لە بەردەممانە ڕۆژانە زیاد لە نیوەی سەوزەوات بێت زیاد لە نیوەی سەوزەوات بێت و خواردنەکانی تریشە تاکو بتوانین تۆزێک کەمتری کەیناوانەکو برنجە گۆشتی سوورە ئەمانە نسبەکەی کەمتر کەیناوانێ منزەری جوانی خواردن زۆر مهمە سفرە چکۆم مهمە ئەمێکم جار چاومان تێرکەین چکۆم چاومان برسی ترێکە وەک لە مەعیدەمان زوو تێرە بێ بەس ئێمە کە چاومان تێر کرد تۆزێک بە ئاسانی مەعیدەش تێر ئەبێت شێف دەستەکانی خۆش بێت بڵین سێ جۆر خواردنی ئەمڕۆ دروست کردووە من دائما ئەڵەم سەڵاتە بابەتێکی گرنگە بۆ سەرسفرە زۆر جار هەیە لە نوانیە بەڵام هەندێک جارم بەڕاستی ئەو خواردن و پێکاتانی کە لە زەڵاتەیە هەیە تەواوی پزیشکەکانی دنیاوە بزانام لەسەری کۆکن کە بابەتی تەندروستن و زوو هەرسە بن و زۆر گرنگیشن بۆ جەستەی ڕاستە ئێمە زەڵاتە غەڵەت ئەیخۆین عادەتەن نانەکە ئەخۆین و دوای ناخواردن زەڵاتەکەش ئەخۆین بەس خۆی مەفروض یەکەم جار زەڵاتەکە بخورێت چکۆم بەشێکی چاکی مەعیدەمان ئەگرێت و خواردنە ڕئیسەکەی تر کەمتر ئەخۆین جێ بۆ نامێنێتوانێت ئەو زەختەش دروست نابێتەوە هەزمکردنی زۆر ئاسانە و کەسەکەش دائیمە هەست بە سووکی جسمیەکە ئەجا باس لە هەیەکێک پێکاتەکان بکەین ئەمڕۆ شێگوتی من کۆمەڵی سێرچی زۆرم کردووە خواردنەکانی لەسەر ئەو سێرچانە هەڵبژارد بوو بۆ ئەو کەسانی کە بەبڵی نەخۆشی شێرپەنجیان هەیە ئەجا پێمان بڵێت ئەم خواردنانە هەمووی وایە بەو شێوەیە بەو سێرچەیە کە شێف عەلی کردوێتی یاخود هەندێک لە خواردنەکان پێویستە کەم بن یاخود زیای بکەین چۆنە؟
خۆی هیچ خواردنێک نییە کە بڵێ ئەمە موسەبیبە بۆ شێرپەنجە و هیچ خواردنێکی ژنیە بڵێ ئەمە وەکو عیلاجە بۆ شێرپەنجە بەس ئەوەی کە زۆر زەڕور ئێمە سەوزە و میوە زیاد بکەین کە لەبەر ئەوەی ئەنتی ئۆکسیدەنتی زۆرتیە ئەنتی ئۆکسیدەنت ئەو مادانەیە کە کارسینۆجین ئەسووتێنێ یاخود موسەبیبی شێرپەنجە لە ناو ئەبە جسمەکە بە مەحمی هێڵێتەوانێ بەڵام بەس ئێمە ئەبێک تەوازونێک بکەین لە خواردنمانە هیچ خواردنێک وەکوتم ژەهر نییە بەڵام بەس ئێمە بە شرتێک بزانین ئەگەر تعبیرەکەشیاوە بێ بە ئوسوڵ بیخۆین بە سلوکەت نان بخۆین بۆ نمونە بڵاو ئەبێتەوانێ کە گێزەر زۆر باشە بۆ شێرپەنجە ناوکی قەیسی کە لەم فترەیە زۆر بڵاو ببووانێ ئیتر ترکی هەموو خواردنێک ئەکرێت و دەست ئەکەین بە خواردنی ناوکی قەیسی یان بۆ نمونە ئەڵێ سێ و زۆر باشە ئیتر هەمووی واز لە هەموو جۆرەکانی تری خواردن هێنین لە ڕۆژێکە 4-5 سێ و ئەخۆین ئەمە غەڵەتە ینی مەفروزە ئێمە هەموو جۆرەکانی خواردن بە شکڵێکی ڕێک لە ڕۆژانەمانیا خود لە بەرنامی خواردنی هەفتانەمانە داغڵی ناو خواردنەکانی بکەین باشە زۆر جارێ ئێمە کە باسی سەوزاکەین لەوانەیە بڵێن ئەو سەوزەی کە ڕۆژانە ئەیکڕین کەوەرە و کەرەوزە و تەڕەتیزێ و تر ماشەڵا زۆرە جەرگیرە و کۆمەڵێک بابەتی زۆرن ئایا تەنها ئەم سەوزانە ئێمە مەبەستمانە یاخود پزیشکەکان باس لە کۆمەڵێک سەوزەی تریشەکەن کە ئێمە خۆی کە ئەڵێن سەوزە بالفعل ئێمە بەس ئەوی کەڕەنی سەوزە بە سەوزەیتی ئەگەین ئەگنا بۆ نمونە تەماتەش ئەچێتە ناو عیلەی سەوزەوانێ کە لەرم و کاهو ئەمانە شەموویەتە ناو عیلەی پولەکە ئەچێتە ناو عیلەی سەوزەوانێ پیاز و سیریش یەنە ناو عیلەی سەوزەوان لەبەر ئەوە شەرنی ئەوەی کە بەزڕەنی سەوز بوو خەیاری شەر ڕەنی سەوزە بەڵام بە سەوزە ناوی نابین هەنجار بە میوە ناوی ئەبین بەڵام بەس هەموویەتە ناو عیلەی سەوزەواتەوان زۆر باشە شێف لە کاتی ئامادەکردنی خواردنە تا چەند گرنگە شێفەکان ڕەچاوی ئەم بابەتانە بکەن بۆ نمونە کەسێکیت دکتۆر زۆر جار هەیە باسیشی ناکەن بۆ نمونە شتە ڕێستۆرانتێکەوە کەسەکە بەداخەواڵم هەموو جارێک شەڵەمەوە یاخوا هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بن لەوانەیە شێرپەنجەی هەبێت بەڵام لەوانەیە خواردنێک بخوات زیانی پێ بگەێنێت تا چەند گرنگ ئەم ڕێنمایانە و ئەم بە بڵین زانیاریە تەندروستیانەش لای شێفەکان هەبێ وەکو من زۆر گرنگانی شێف گرنگێکی زۆر با بۆ تەندروستی ینی تۆ کە کەسێک یەت بۆ لای تۆ خواردنێک ئەخوا ینی خۆشە لێ بپرسی ئایا هیچ نەخۆشیەکەت نییە یاخود کێشت لەگەڵ هیچ خواردنەکانیە یاخود گلوتینت بە هیچ خواردنێک نییە خۆش ئەو کەسێک کە هێت بۆ لای تۆ تۆمانی لێ ئەپەرسی خۆشترە تۆ کە شتێکی بۆ دروستەکەی تەندروستتر بۆی ئامادە ئەەکەی بەڵام بەداخەوە لە لای ئێمە شتە بوونی نیانی ئەیشتە هەر مەڵامێکەوە ناڵم بەعام بەڵام زۆر بەیان ینی پیس و پۆخڵێکی زۆر لە پێشکەشکردنی خواردن و لە دروستکردنەکەشیا هەیە یەک نقطە ئەگەر ئیزافی بکەم کە بۆ شێفەکان زۆر مهمە لە کاتی سرویسی خواردن خاستن لە مەتاعیمەکانە یان کە خۆمان ئەچین بۆ میوانناری بۆ ماڵێک ئەو خواردنانی کە مشتەرەکە لەسەر سفرەکە هاو بەشە زۆر زەڕورە هەر یەکە و کۆچکێکی تایبەتی خۆی تیابێ ئەو کۆچی کە من بۆ دەمی خۆم بەکاری هێنم نیکەمە ناو طبقە خواردنە ڕئیسیەکە و بۆچی پیسترین شوێن لە جسمی ئینسانە ناودەمە کە مۆڵگەیە کە بۆ دەیان و بۆ سەدان جۆر لە بەکتریا و لە ڤایرۆسە لیکی ناودەم باشترین ئەنتیباتیکە کە دائیمە ناودەم ئەشواتە و تعقیمی ئەکا بەڵام بس لە هەنێک کەسە ئەم لیکە ناتوانێت ئەم ئیشی خۆی بەجێ بگێنێ بۆ نمونە هەنێک کەس توژبووی جۆرێک لەو نەخۆشانی کە مەناعی جسمیان نزمە یاخود هەنێک کەسێک کە احتیمام بە پاک و تەمیزی ناودەمی نایە کاتێک کە من ئەم کۆچکە ئەەکەم بە دەما و ئەیکەمەوە ناو زەڵاتەکە و تۆشلی خۆی ممکنە لای مناوانێ ئەو بەکتریا و ڤایرۆسی کە هەمە بۆ تۆشی بگێنم و هەنێ بەحث لەم ئاخیرەش دەرچوو کە ئەڵێ ڤایرۆسی کۆرۆناش بۆی هەیە لە ڕێگەی لیکەوانێ بگوازرێتەوە لەبەر ئەو زۆر مهمە ڕەچاوی ئەو نقطەیە بکەین بۆ ئەو نقطەیە ئەمە توانین فۆکسێک شخێنە سەر جۆری ئەو خوێ کە تۆ بەکاری ئێنی بۆ خواردنەکەت ئێستا وەکو ڕێی خۆم باشترینیان خوێ هیمالایە کە سوودێکی زۆری هەیە لەوانەش بۆ هەوکردنەکان و بۆ ناوبوونی ناخۆشی ناودەم و بۆ سپیکردنەوەی دان تۆ توانی لەو حاڵەتەیە خوێ هیمالایە لە سەررجەم خواردنەکان تا بەکاری بهێنست زۆر باشە اینجا دکتۆرەگیان ئەم کامێرایان ڕووی لە تۆیە دیارە زۆرێک لە خانمان ئێستا لەوانەیە توشبووی نەخۆشی شێرپەنجە بن پێم خۆشە کە لێرەوە کۆمەڵێک بە بڵین وشە
زۆر جار هەیە لایانی دەرونی گرنگترین خۆی نەک بڵێم زۆر جارێ خۆی لایانی دەرونی گرنگترین بابەتە بۆ کەسانی توش بووی نەخۆشی شێرپەنجە کە لایانی دەرونیان باش بێت لەوانەیە زووتر یاخود باشتر یاخود ئازاتر زاڵ ببن بەسەر ئەم نەخۆشیەیە و بتوانن زۆر جار هەیە تێشی پەڕێنن تو لەرەوە چی بە خانمانەڵێ طبعا پیان ئەڵم نەترسن شێرپەنجە واتای مردن نییە ئەزانین هەستان پێئەکەین کە بە گوێبیستان بۆ ئەم کەلیمەیە دنیاتان حیاتان ژێرا و ژوور ئەبێ بەڵام بەس ئەوە دوورە لە ڕاستیەوانێ ڕاستە فترەیەکی تەمەندان ئەو فترەیە فترەیەکی ناخۆشە قورسە زەحمەتە بەڵام بەس تێ ئەپەڕێ من دائیمە پیانەڵم وەکو خەوێکی ناخۆش وایە لە خەو هەڵ ئەسیت هەر بیرت لای ئەمێنێتانێ و حیات ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆت چەندێک عیلاجەکەت لای ئێمە دوو ئەوەنە عیلاجەکە لای خۆتە چەندێک ئازابی چەندێک معنویاتە بەرز بە چەندێک ئیرادە و بەقوت بێ دوو ئەوەنە بەسەر نەخۆشیەکە زاڵەبی ئێمە ئەیبینین چونکەم ڕۆژانە ئەو نەخۆشانەی کە زەعیفن کە معنویاتیان نزمە بە بیستنی کەلیمەکە حیاتیان وەستا ژیان ئەوەستێلە ئەم جەماعەت ئێمە ئەیبینین کە تحملی عیلاج ناکەن لەگەڵمانە و ناشتوانن بەسەر نەخۆشیەکە زاڵ ببن و زوژ نەخۆشیەکە لە جسمیانە تەشەنە ئەکات و بڵاو ئەبێتوانێ بەڵام بەسەنێک کەسمان هەیە بە پێکەنینەوەیەتە ژوورەوە بە پێکەنینێش ئەچێتە دەرەوانێ ئەم کەسانە ئێمە هەستی پێ ئەیبینین توێن بڵین زۆر بیرکردنەوەی با بڵین خراپ لە نەخۆشیەکە نەخۆشیەکە خراپتر ئەکات بەدڵشی کەسەکە طبعا تۆ بەچی ئیرادت بەقوتە بێ بۆی کە بیری لێ نەکەیتەوانێ بۆی بە ئوسلوبێک بیری لێکیتەوە کە ئەمە نقطەیەکە لە حیاتە هەمووی معنای ئەم نەخۆشیە نییە پێی مردن نییە شر نییە پێی بمری ئێمە چەنەها نەخۆشمانەیە کە ڕۆژانە یان بۆ لامان و چاکیش ئەبنەوە تێشی ئەپەڕێنن لەبەرەوە زۆر زۆر زۆرورە عیلاج لەسەر ئێمە معنویات و ئازایەتی و ئیرادەش لەسەر خۆیان دیارە هەنگاوەکانی چارەسەریش کۆمەڵەکەن هەندێک جار هەیە نەشتەرگەری هەندێک جار هەیە بە بڵین بە دەرمانە هەندێک جار هەیە لانی بە بڵین وەرگرتنی کیمیاییە لایەنە دەرونیەکەشەوە بێگومان لە بیر ناکەین ئەمانە چۆنن دکتۆرەکە کۆمەڵێک زانیاریش بین طبعا اعتماد دەکات سەر ئەو مەرحەلەی کە نەخۆشیێکی تیا تەشخیص دەکرێت هەتاکو لە مەرحەلەیەکی ئەهۆڵا بێ عیلاجەکانمان ئاسانترێکە یاخود ئەتوانم بڵێم بۆ فترەیەکی مەحدودە بەڵام بەس کاتێک لە مەرحەلەیەکی متەقەدیمایە کە نەخۆشیەکە بڵاو ئەبێتەوانێ عدەدی عیلاجەکان زۆرترێکە و مەدە حیاتیش ئەبێ بەکاری بێنێ بۆیە ئێمە زۆر جەخت ئەخەینەوە لەسەر پشکنینی پێشوەختە ئەگەر خوا نەخواستە توش بوویت ئەو لە مەرحەلێکی ئەهۆڵا پێی ئەزانی فترێکی کەمی حیاتە چەند مانێک وەکو خەوە ناخۆشەکە وایە ئەیبینیت عیلاج وەرەگریت و چاکەبییتەوە لێ بەس ئەگەر خوا نەخواستە توش بوویت پشکنین بۆ خۆت نەکەیت خۆ نەخۆشە لە مەرحەلێک لە مەرحەلەکانە هەر خۆی پیشانەیە هەر خۆی دەرئەخە بەڵام بزلاوانی لە کاتێکا بێت کە کار ڕێکار ترازا و خۆنەخۆشەکە بە هەموو گیانە بڵاو بۆتەوانێ و ئەمەلی عیلاج و چارەسەرمان کەمترێکە ئەو کات ئەبێ مەدە حیاتی عیلاج بەکاربێنێ کاتان لێکین کە پشکنینی پێشوەختە بە ئەنجام بگەرن بۆ سەلامەتی خۆتان ئێساش پێم خۆشە دکتۆرە گیان تامی خواردنەکانی شێف بکەین بزانین چۆنە ئەڵەتی پێکڕۆ لە زەڵاتەوە دەست پێ بکە دکتۆر گیان دەستخۆش ئێوەش خۆشە باشە منیش خۆم بۆ نەکاتەوە بەسەر بۆم ناخرێت لە ماڵیشەوە هەر ئەو کێشەیە هەیە دکتۆرۆنیا کە خواردن دروستەکەی تداوە خۆتەڵی حەزم تێر ئەبین چۆنە دکتۆرە زەڵاتە بە هەموو نوعی خۆشە بابەتی بە هەموو نوعێک خۆشە لەبەر ئەوە ئەوان قسەی لەسەر ناکەین ستێکەکەش تاقیکەرەوە دکتۆرە گیان ستێکەکە من پرتەقاڵم لەگەڵیا بەکارهێناوە ئەمە یەکەم جارە من دووباری کەرەوە ستێک خۆی هەر بابەتی گۆشت بۆ ئەگەر بۆ ستێک ویست ئامادەکەی نابێت ئەو گۆشتە بچێتە فلێزەرەوە نابێت جگەلەوەی کە بەفرێشی ئەیکڕی نابێت بچێتە دۆخی بەستنە و دووبارە بەکاری بێنی تۆ گینە ستێکەکەت خۆش دەرناچێت بێ ڕاستە خۆ بەکاری لەگەڵ سۆسەکە تاقی کەرەوانێ ئەو سۆسی کە بۆمان ئامادە بێگومان دەتوانیت دکتۆرگیان فەرموو شێرگیان زۆر ئاساییە ئێمە دواتر تاقیەکەینەوە دکتۆرگیان فەرموو هەر لەگەڵ سۆسەکەش تامی کە بزانە چۆنە بابەتی گۆشت لەگەڵ سۆسا تامێکی تری ڕاستە بێگومان
و ستێکیش خۆی خۆیەکێکە لە خواردنە هەرە تایبەتەکان بەڵێ گۆشت خۆشە خۆش بەس بە شرتە زیارڕەوی نەکەین لە خواردنیە بۆ گۆشت ئەو بڕی کە ڕێگە پیراوە ئێمە بیخۆین لە هەفتەیەکە 700 غرامە بە کاڵی بە کوڵاوی تقریبان 600 غرامێک ئەکا ڕۆژانە 100 گرام گۆشت بە کاڵی بەڵێ بە کوڵاویش تقریبان 6 بۆ 7 غرام لە ڕۆژێکە لەبەرەوە مەفروزە لەمە زیاتر نەخۆین دکتۆرۆنی متابعام کردبێت باشترین و تەندروستیان ئەوەیە کە بە برژاویا بە شێوازی ستێک بیخۆی وەک لەوەی کە بیکوڵێنیت کاوای بێگومان ئەوانم نەبیستۆمە زانیارێکی باش ئەڵێ بەم شێوازە باشترە دەست خۆش چکە لە پلەی گرمێکی نزمایە ئەو مادە کە کارسینۆژنی باسمان کرد دروست نابێت کارلێک لەگەڵ ڕۆناناکە دەسەکانە خۆش بێت سوپاس بۆ هیوادارم بە دڵتان خوانە ببێ، تایبەتە و نوشیگیانتان بێ. بۆ هیوایم کە هەمیشە خواردنی تەندروست پێشکەش بە بە دڵنیاییەوە. بینەرەکانمان بکەیت دەست خۆش، دکتۆر گیان زۆر سوپاس زۆر بۆ تۆ سپاس. سوپاس بۆ نوشیگیانە تۆ بێت. زانیاریەکانت بۆ هیوایم کە هەموو لایەک تەندروست باش بن و بەهیوان. سوودیشیان لە تەواوی زانیاریەکانی بەڕێستان ئینشاءالله. وەرگرت بێ دووبارە بەخێر بێن سپاس. بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارێشمان پێشکەشکردن تا بێگەیشتنەوەیکی تر تەندروست باش بن مەڵتان راوەزان بێ و خۆتان لەگەڵ بێ